بەناوی خی گەورە سڵاتن لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەروبەندی ئاڵۆزبوونی زیاتی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا ڕێکەوتنی عێراق و چین چۆبواری جێبەجێکردنەوە بە پێی ڕێکەوتنەکە حکوومەتی عێراقی ڕۆژانە 100,000 بەرمیل ڕەوانەی چین دەکات لە بەرامبەردا کۆمپانیا چینیەکان لە عێراق چەندین پرۆژە ئەنجام دەدەن. بە میوانداری بەڕێز ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم ڕێکەوتنە و ئایندەی دۆخی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. زیاتر گرژبوونی ململانەکانی ئێران و ئەمریکا لە سەر خاکی عێراق ڕێکەوتنی عێراق و چین چووە بواری جێبەجێکردنەوە. بە پێی ڕێکەوتنی عێراق و چین عێراق ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردەی چین دەکات و داهاتەکەشی دەچێتە بانکێکی ئەو وڵاتە. لە بەرامبەردا کۆمپانیا چینیەکان چەندین پرۆژە لە بواری خزمەتگوزاری و ژێرخانی ئابووری لە عێراق ئەنجام دەدەن. هەر بە پێی ڕێکەوتنەکە سندوقی عێراقی چینی بۆ ئاوەدانکردنەوە دروست دەکرێت. سەبارەت بە ناوڕۆکی ڕێکەوتنەکە مەزهەر محەممەد ڕاوێژکاری سەرۆگوەزیرانی کاربەڕێکەری عێراق ڕایگەیاندووە حکوومەتی وڵاتەکەی هەژمارێکی بانکی لە یەکێک لە بانکەکانی چین کردووەتەوە بۆ ئەوەی داهاتی فرۆشتنی 100,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا تێیدا دابنێت و حەقدەسی ئەو کۆمپانیا چینیانە کە پرۆژەکان لە عێراق جێبەجێ دەکەن لەو پارەیە خەرج دەکرێت. هاوکات لیژنەی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی پارلەمانی عێراق پشتگیری ڕێکەوتنەکە دەکەن و بە بەرژەوەندی ئابووری عێراق و نەوەکانی داهاتووی دەزانن. وەلید سەهلانی سەرۆکی لیژنەی خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی پارلەمانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی لەگەڵ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەدان لەبەرەوەی ڕێکەوتنەکە چەندین پرۆژەی گرنگ لە خۆ دەگرێت. لەوانە بنیادنانی پرۆژەکان لە بواری وزە و فڕۆکەخانەکان و قوتابخانە و یەکەی نیشتەجێبوون و هێڵی شەمەندەفەر و دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانی دەرەکی. لەلایەکی ترەوە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن ڕێکەوتنەکە دەبوایە لەلایەن پەرلەمانەوە واژۆی لەسەرکرابە. لەم بارەیەوە ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە بە پێی مادەی 110 دەستوری عێراق هەموو ڕێکەوتنێکی ئابووری و یاسایی و خزمەتگوزاری دەبێت دەسەڵاتی یاسادانان دەنگی لەسەر بدات و یەکێکیشە لە دەسەڵاتە حەسریەکانی دەسەڵاتی فیدراڵی. لە مانگی 9 ساڵی ڕابردوودا عادل عەبدولمەهدی بە یاوەری ژمارەیەک وەزیر و 18 پارێزگار سەردانی وڵاتی چینی کردو لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە 8 ڕێکەوتنی لە چوارچێوەی ڕێکەوتنامەی دۆستانەی عێراق و چین واژۆ کرد. ڕێکەوتنەکەی نێوان عێراق و چین بۆ ماوەی 20 ساڵە و لە سەرەتادا عێراق ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردەی چین دەکات. ئەگەر قۆناغی یەکەم سەرکەوتوو بوو عێراق هەناردەی نەوت بۆ چین زیاد دەکات. ڕێکەوتنەکە لە ئێستادا چووەتە بواری جێبەجێکردنەوە و عێراق ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت هەناردەی چین دەکات. کۆمپانیا چینیەکانیش دەستیان بە دروستکردنی 2 وێزگەی کارەبا لە عێراق کردووە. ڕێکەوتنی عێراق و چین هەر لە سەرەتاوە نیگەرانی لای ئەمریکا دروست کردووە. بەو هۆیەشەوە ئەمریکا لە پشتگیری خۆپیشاندانەکانی عێراق بەردەوامە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. گەر سەرەتا لە ڕێکەوتنی عێراق و چین دەست پێ بکەین، ئەم ڕێکەوتنە هیچ سوودێکی بۆ عێراق هەیە؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ بینەران. لە ڕاستیە هەر ڕێکەوتنێک ڕێکەوتنی خزمەتگوزاری بێ بە دڵنیاییەوە سوودی بۆ هاوڵاتیانە بێ. بە تایبەتی ئەو ڕێکەوتنە باس لە بنیەی تەحتی بکە کە ئەم ڕێکەوتنە خۆی باس لە بنیەی تەحتیەکە کردنەوەی 2000 قوتابخانەیە بریتە لە کۆمەڵێک مینا و بەندەر، بریتە لە سکەی شەمەندەفەر، بریتە لە ڕێگەوبان و پردو ئەوانە. بۆیە بەدڵنیاوە گەر بڕاتە بواری جێبەجێکردن ئەوە سوودێکی زۆر گەورەیە بێ. بە تایبەتی ئەم ڕێکەوتنە کۆمپانیا چینیەکان خۆیان جێبەجێکەن و نایڵن هیچ کرێکارێکی تر دەستی لە جێبەجێکردنا هەبێت، چکە سین کاتێکەوە پارەیەک سەرفەکە دوو مەبەستیە. یەکەم ئەیدی عامیلەی خۆی زۆرە، دوو ئەو متمانەی کە هەیەی بە کرێکاری خۆی متمانەی بە کرێکاری دیکە نییە، چکە تەبیعەتی خەڵکی چین
مامەڵەکردن لەگەڵ ئیشا وەک عیبادەت سەیرەکەن لە کاتێکە خەڵکی وڵاتانی دیکە بەوە نین یعنی یەکێک لە ئەو دراسانەی کە هەیە خەڵکی چینی و یابانی زۆر جار لە ژێر کاریگەری زۆرمان و بوون بۆتە هۆیەوەی کە بمرن لە کاتێکا کرێکاری ئێمە ئەو توانە و ئەو بەدەمەوە چوونەی نییە بۆ ئیش بۆیە پێم وان نییە چینیەکان هیچ جۆرە کرێکارێک لە زیانی عێراق نی مامۆستا کە ئێستا خەڵک دژی نەبوونی هەلی کارات و سەر شەقام ینی ڕەنگە چاوەڕێ و بێ بەم ڕێکەوتنە هەلی کاری دەست بکەوێ نا هەلیکاریتیان نابێ بەو ئەندازەی خزمەتگوزاری پێشکەشەکە چکەوە دڵنیا بین لەوەی کە هەلیکار بە شێوەیەکی بڕواناکەم لە سەدایەکیش هەلیکاری عراقی بسازێنێ بەس دوایی کە پرۆژەکە تەسلیم کرا لەو کاتە هەلیکار مەسەن 2000 قوتابخانە ئەوە دوای ئەبێتە بابەتی هەلیکار مەسەن مینا کە دروستەکرێت دوای تەسلیمکردنی دوای هەلیکار دروستە بێ ئەگینا لە ئەنجامی جێبەجێکردنا هیچ هەلیکارێک دروست نابێ بۆ بەس بڵێ ئەم ڕێکەوتنە تەنها بڵێن لە بواری نەوتە ینی نەوت دەدا بە چین لە بەرامبەر چین خزمەتگوزاری پێشکەش دەکات تۆ کاتێک کە ئەتەوێ گرێبەستێک لەگەڵێکی کابکەی ئەو گرێبەستە بە تەکی دەبێ پارە بدەی بە ئەو وڵاتە لە مقابلی پارەوە تۆ خزمەتگوزاری بەدەستێنی کە بریتە لە جێبەجێکرد لە ئەساس و عێراق پارەی ئەوەی نەبووە چینەکان پێشنیاری ئەمەیان کردووە ئەگەر ئێوە بڕێک پارە سولسێک یەک لەسەر سەی پارە دابینکەن ئێمە سێ لەسەر چوارەکە سێ لەسەر چوارەکەی تری دابینەکەین بەوەی ئەگەر ئەمان 1000 دینار بخەنە و سندوقەوە ئەوان 3000 دیناری تێکن کەواتە کاتێک کە عێراق ئەو 500 ملیارە یا بڕێک ئەوەندە پارەی تێکە ئەوان ئامادەن 10 میلیارد دۆلار بخەنە ناو ئەو سندوقەوە بەڵام با پێش ئەوەی لە ڕاپۆرتەکە باسی شتێکەکەن کە سەرنجی جەنابیشت و بینەریش بۆ ئەوە ڕابکێشم کاتێک کە باسەکەن عێراق 100,000 بەرمیل نەوت نا عێراق ڕۆژانە باشترین کڕیاری نەوتی عێراق بریتین لە چینیەکان کە ڕۆژانە 700,000 بەرمیل تا 750,000 بەرمیل نەوت چینێک ئەم بڕە ئیتفاقیان لەسەر کردووە لە ئێستادا 100,000 بەرمیل نەوت پارەکە ئیداعکرێت چین وەرێگرێ بێ پارەکە ئیدا بکە لە ئەو شوێنەی کە پارەی نەوتی عێراقی تێچێ بۆ معلوماتی بەڕێست و هەموو بینەرانیش پارەی نەوتی عێراق چێتە CBI2 کەوتە لە ڕیزاڵت بانکی ئەمریکی دوای بە حسابی 50 چێتە ناو CBI عراقی واتە بانکی مرکزی عراقی اینجا لەسەر حسابی 67 ئەڕواتە حسابی وەزارەتی دارایی اینجا دوای لە CBI و لە بانکی مرکزی ئێمە و پارەکە تەحویل دەکرێت بۆ ئەو بانکە چینیە ڕاستە خۆن لەو بانکە دانانرێ ڕاستە و خۆ ئێمە پارە لە بانکی چینی پارەی نەوت ناتوانین لە بانکی چینی دابنین چونکە ئەمە ئیتفاقاتێکی زۆر بۆ تا 2014 پارەی ئێمە مەحمی بۆ لەلایەن ئەمریکیەکانەوە بەتایبەتی تا 2011 بە پێی قەراری ئومەمی متحیدە لە 2009 پارەی ئێمە مەحمی بووە بە پێی قەراری ئومەمی متحیدە دوایی تا 2014 بە پێڵێن قانونی تەنفیز کە سەرۆکی ئەمریکا چووە ژێرباری ئەوەی کە پارەی ئێمە حیمایەت بکە بۆیە پارەی عێراق غەیری ڕیزاڵت بانکی ئەمریکی ناچێتە هیچ بانکێکی تر ئەمەوێت لێرەوە چی بڵێم لێرەوە ئەوە بڵێم باشە ئەگەر حەسار دروست بوو ئایا ئەم ئیتفاقە سنیە جێبەجێکرێیانە جێبەجێکرێ بڵێن ئەو کاتە گرفتی بۆ دروستە بێت چونکە ئەگەر حەسار دروست بوو ئەگەر ئەو بە ئاراستەی تەنگەژە بڵێن چونکە هەردوو ئەکرێت دروست بێ ئەکرێت دروست نەبێ ئەگەر بابەتەکان بە ئاڵسکاوی یا با بڵێن شەڕێک دروست بێ لە عێراقا و ئەمریکا ئەو تهدیدانەی کائیکا کاڵێ حەسار لەسەر عێراق دروستەکەم ئەگەر پابند نەبن بە ئەو با بڵێن بەو ئیتفاقی کە هەیە بۆ نمونە ئیتفاقی تاڕی استراتیجیمان هەیە یاخود ئیجلائی قواتی متعدد جنسیات ئیجلائی قواتی متعدد جنسیات واتە دەرکردنی هەموو ئەو هێزانەی کە لە عێراقدا هەبوون ئەو هێزە سەربازیانە ئەم هێزە سەربازیانە تەنها خۆیان نین چکە ڕۆژی دوو ڕۆژ پێش ئێستا سەفیری کەنەدام بینی لەگەڵ هەندێک برادری دیکەمان لە گروپی 15 سەفیری کەنەدی باسی لەوە کرد ئەگەر قواتی کەنەدی لە بەغا نەمێنێ ئەوان هێزێکی دیکە نییە متمانیان پێی هەبێ کە لە کاتی ئالۆزیەک ڕزگاریان کا بۆی ئەگەر قواتی کەنەدی لە عێراق پاشەکشە بکە سەفارەتی کەنەدیش پاشەکشەکە ئەگەر قواتی ئەمریکی لە عێراق ئیجلا بکرێت دوور بخرێتەوە دەربکرێت ئەوە سەفارەتی ئەمریکیش هەموو ئەتیمادێکی لەسەر قواتە عەسکەریەکەیەتی بۆ ئیجلاکردن بۆی بتوانێت پارێزگاری لێ بکە بۆیە ئەگەری ئەوەی هەیە سەفارەتەکان بڕۆن عێراق ئامادەی ئەوەی هەیە کە سەفارەتی ئەو وڵاتانەی کەوا شەڕیان بۆ کردووە لە دژی داعش
ئامادە ئەم سەفارەتانە وڵاتەکەی چۆڵ بکەن کە ئەگەر ئامادە بێتەنها سەفارەتی سین بێ ئەوە ئێمە خۆمان بۆ خۆمان کێشەیەکی دیکەمان بۆ خۆمان دروست کردەوەی کێشەی تعاملی بانکیە کە بڕیارە لە بەرنامەیەک لە کەناڵەکان ئەوە بە تەفسیل باس باشە بەس وەکو ئەگەر ڕێکەوتنەکە بچێتە بواری جێبەجێکاری قسەیەکمان هەیە لەسەر ڕێکەوتنەکە باشە سەرنجەکە لەسەر چیە قسەیەکمان هەیە لەسەر ڕێکەوتنەکە ئەمە ئەگەر ڕێکەوتنە یان ڕێکەوتن نیە چکە ئێستا خلافێک هەیە حتا لە ناو قانونیەکانی پەرلەمانە کە حکوومەت بەو شێوەیە کردوێتی کە ئەمە گرێبەستی منفەری دەواتە گرێبەستی تاکتاکە مەسن گرێبەست لەسەر خوێندنگاکانەکە گرێبەست لەسەر پردەکە گرێبەست لەسەر بەندەرەکانەکە گرێبەست لەگەڵ هەندێک جادە و خزمەتگوزاری و ئەوانەیەەکە بۆیە ئەڵێ گرێبەست پێویستی بەوە نییە بهێنرێتە پەرلەمان بەڵام ئەم گرێبەستە مەسن ئەم گرێبەستانە ئەوە تا هەمووان باسیەوەکەن کە ئەمە ڕێکەوتن نامەیە ئیتیفاقە لەناو دەستوری ئیتیحادیە باس لە هەموو معاهدەیەک لەگەڵ هەموو ئیتیفاقەیەکە بە پێی مادەی سەودەی دەستور فەقەرەی یەکەم ئەڵێ سوڵتەی تەشریعی حەسرن ئەبێ ڕازی بێ لەسەر ئەو ئیتیفاقانەی لە بینی دوو دەوڵەتە ئاکرێ خاڵێکی دیکە باز لە فایدەیەکرێ ئەڵێ بانکە سینیەکان تەحملی فایدەیەکەن خاڵێکی دیکە باز لەوە کاکەڵێ تحکیم تعویزاتی تحکیم سینەیدا مادەم ئەم قەزیانە هەیە ئیدەن ئەمە ئەگەر گرێبەست نییە لەگەڵ قانونیەکانە مناقەشەیەکمان لەو بابەتە کرد وتمەگەر گرێبەست نییە شتێکی تر هەیە پێم بڵێ مەسن ناوێنەی چی تۆ وتی شوبهە گرێبەستە شوبهە ئیتفاقە شوبهە معاهدەیە لە ناو دەستوری ما شوبهە معاهدە و شوبهە ئیتفاقیتیانە یا معاهدە هەیە یا ئیتفاقیات هەیە لەبەرەوەی مانایە بێ بە فلتەری مەجلیسی نواب بڕۆن بە کێشەیەکی بۆ دروزی مامۆستاگەر بۆ مادەم ئێستا خۆ چوتە بواری جێبەجێکردنەوە بەوێ پەرلەمان ژوایە ئێستا پارەکە ئیداکراوە لە ئێستادا لیژنەی مالی کتابێکی کردو بۆ ئەنجومەنی وەزیران لیژنەی اقتصادی کتابێکی کردو بۆ ئەنجومەنی وەزیران ئەبێت تەواوی ئەو گرێبەستانە ببینین بزانین ئەنجامی ئەم گرێبەستە پەرلەمانی عراق نوێنەری خەڵکی عراقە ئەبێت ئەم مەشروع ببینێ ئەوەی ڕاستی بێ ئێمە هەندێک سەرداومان دەستکەوتووە کۆمەڵێک تەرجیعی ئەم قەزیەکەن بەڵام لە هەمووی خەتەرتر ئەوەیە کە ئەم گرێبەستە لە ئەساسۆ جۆرێکە لە معسکەر گوێزانەوە لەبەرەوەی قەزیەکە لە ئەساسۆ خۆی بۆ خۆی دژوارێکی دروست کردووە عراق ئەوێ بەرەو معسکەری چینیەکان بڕوە یعنی مامەڵە لەگەڵ چینیەکان بکات دوایی لەبری ئەمریکیەکان ئەمە ئەمریکیەکان بە سەریحی ئیبانەوەی ئێمە بیسوێتمان بە بەڕێز عادل عەبدولمەهدییان وتووە کە ئەو گرێبەستە جێگەی قبوڵ نییە دنیای ئاڵۆزی دنیا ئێستا سەرنجامەکەی لە ئاڵۆزی ئابووریەوە دروست بووە بۆیە کاتێک تۆ بەرژەوەندیەکانی عێراق ئەخەیتە حسابێکی سینی ئەوە دڵنیابە کە بەرژەوەندیە سیاسیەکانە ئەخەیتە بەردەم خەتەرناکی و دژواریەک بۆیە باز لەوەیەکرێت لە ناو ئەو هێزە سیاسیانەی کە ئەتوانن قسە بکەن لە پەنهانی ئەڵێن بەڕێز عادل عەبدولمەهدی بە ئاقارێکی دژ بە ئاقاری بەرژەوەندیەکانی ئەمریکا ڕوە لە عێراق لە توانای ئەوەدا هەیە کە لە ئێستادا دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا ماڵە بکە بەس بەو چوونی بەڕێز مامۆستا عێراق بۆ نمونە لە ئەمریکا چی دەستکەوتووە لە چین شتێکی باشتری دەست دەکەوێت بۆ نمونە لەمە دووە ئایا لە ئەمریکیەکانی گرێبەستیە نەیە ڕێکەوتنی لە بواری خزمەتگوزاری لەگەڵ نەبمە محامی ئەمریکا لەبەرەوەی بڵێم چی دەستکەوتەوە بەڵام ئێمە لە بیرمان نەچێ بە ساڵی 2023 بەیاد بێنینەوە ساڵی 2023 ئەمریکیەکان 5,000 جوندیان لە عێراق داوە بە کوش بۆی ڕژێمی سەدام حوسێن بڕوخێن ئەو هێزە سیاسیانەی کە ئێستا لە ناو پەرلەمان و بەشداری حکوومەتیان کردو حکوومەتیان پێگەێناوە هەمویان معارەزە بوون و هیچیان توانای ئەویان نەبووە کە بەرەنگاری ڕژێمی پێشووی سەدام حوسێن بوەستنەوە ئەمریکا هەندێک باز لە 20 سەکەن هەندێک باز لە 32,000 جوندی بریندار بووە کە نیوەیان تا ژیانیان ماوە بەجێشی ئەمریکی بە خێویان کە لەبەرەوەی عێراقەکان لە ساڵ 50 بەرە ژوورترە ئەمریکا نزیکەی 3 تریلیۆن دۆلاری سەرف کردووە لە جەنگی عێراقیدا ئەمریکا عێراقی لە ژێر بەندی حەوت دەرهێناوە بۆ سوودێکی بینیوە لە ژێر بەندی مەسەن خۆی توانایەوەی هەیە مامەڵی ڕاستەخۆ چەک و تەقەمەنی بکرێت بنیادی جێیش بکە بنیادی مؤسسات بکە کە لەوە پێش عێراق ئەگەر بیرت بێ نەوت بەرامبەر بە خۆراک کە ئەڵێن لە ژێر بەندی حەوت نەوتەکەی ئەنێرا دەرەوە پارەکەی کۆبی و ئەمریکا بۆ یاین بە خواردن و یان هێنا بۆ شێوەیە بکە هاوڵاتی
ئەمریکا توانیوێتی مەسن لە سندوقی نەقدی دەولی لە ساڵی 2016 سعری نەوت ئەوەندەشکا کە ئەمریکا لە ڕێگەی سندوقی نەقدی دەولی و توانیوێتی قەرزی مویەسەر بە عێراق و عێراق بتوانێت بژێ. ئەمریکا لە ساڵی 2004 ئەم بەڕێز عادل عەبدولمەهدیە ڕئیسی وەفدی عێراقی بووە بۆ نادی پاریس کە ئێمە 51 ملیارد دۆلارمان لابووە عێراق. ئەم 51 دۆلارە زۆربەی وڵاتەکان لە قەرزەکانی خۆیان خۆش بوون بە نیسبەتی لە 180 بۆ لە 100 کە ماوەتەوە 7 ملیار و 800 ملیۆنی نزیکەی 36 ملیارد دۆلار لە قەرزەکان خۆش بوون کاتخۆی ئەمریکا ئەم زمینەی ساز کردووە. کاتێک کە عێراق بەهۆی شەڕی کۆیتەوە لە ئوسرەی لە خێزانی عەرەبی دەرەچێ ئەمریکا مؤتەمەرێک لە کۆیت سازەکە و بە کۆیتەکان ئەڵێ بێ مؤتەمەری ئیعادەی ئەعماری عێراق بکەنەوە کە لەو مؤتەمەرە 36 ملیارد دۆلار تەرخان کراوە بە مینەح و بەیعانات بدرێتە عێراق و عێراق توانی بڕاتۆ ناو ئوسرەی عەرەبی. ئەمانەی کە کردووە چین لە مقابلی ئەما چی کردووە بۆ عێراق؟ چین لە لێدانی سەدام حوسێن یەکێک بوو لە وڵاتانەی کە هەمیشە عەرقەلەیەک خستە بەر دەمی ئەمریکەکان کە بدەن لە عێراق. چین هەمیشە ڤیتۆیان ئامادە بووە بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندەکانی ئەمریکا لەو مەنتقەیە جێبەجێ نەبێ. چین چی کردووە بۆ عێراق لە مقابلی ئەمانەی کە بۆ ئەمریکای کردووە؟ ئەمریکا بۆ عێراقیەکانی کردووە. من هەمیشە من لە یەکێک لە معهەدە ئەمریکیەکان محازەرەیەکم هەبوو لەوێ باس لە تەوازنی ئێمە قەرزاری کێین. ئێمە وەکو شعب وەکو گەل قەرزاری شعبی ئێرانی و حکووماتی ئێرانین. چه حکوومەتی پێشووی پێش ئەم پێش جمهوری ئیسلامی ئێران چ جمهوری ئیسلامی ئێران لە کۆمەڵێک قۆناغا فریای میلەتی ئێمە کەوتون لە مەسەڵەن لە کۆڕەوەکا فریای میلەتی ئێمە کەوتون لە کاتی گرانیەکە مەسەن لە شەڕی دژ بە داعشە. بەڵام کاتێک مقارنەیەکەی ئەوەی کە ئەمریکا پێشکەشی عێراقیەکانی کردووە زۆر زیاتر لەوەی کۆماری ئیسلامی ئێران یا شعبی ئێرانی پێشکەشی بە خەڵکی عێراق کردووە. قەزەیەکی دیکە هەیە دیوەکەی دیکەیش ئەگەر ئێمە بڕیارماندا ئێمە بۆ بڕیارماندا بۆ نەچوینە ئەو کۆبنەوەی کە ئیجلای قواتی متحدەی جنسیات بکرێت. ئێمە ئەڵێن ئەم دوو قەزیە لە دوو مینزارەوە مینزارێکی سیاسی مینزارێکی شەرعی. مینزارە سیاسیەکەی ئەڵێن ئەمە لایەنی نەگەتیفی ئەم هێزە سیاسیانە کە بڕۆنە دەرەوە ئێمە تووشی عوزلەی سیاسیە بین. ئێمە بەرژەوەندیەکانمان تا ئێستش ئەمریکا توانیوێتی بەرژەوەندیەکانی عێراق بپارێزێ ئەو پارەی کە عێراق نەوتی پێفرۆشتوە تا 2014 داینینی تیجاری ملاحقەی پارەی عێراقیان کردووە کە وەریگرنەوە بەڵام ئەمریکا نەیهێشتووە. لە ڕۆژ شەرعیەکەوە دێنە سەر ئەوەی ئێمە مەفسەدەمان هەیە و مەسلحەمان هەیە. مانەوەی دەرکردنی قواتی ئەمریکی مەفسەدەی هەیە. قاعدەیەکی شەرعیمانەیەڵێ دەفع المەفسەدەة ئەولى من جەلب المەصلحە. یعنی ئەو شتانەی کە ڕوو ئەدا لە ئەنجامی کردەوەیەکە لە ئەنجامی دەرکردنی ئەم هێزە بیانیانە ئێمە بە یەقینەن ئەوانەی کە لەناو واقعان ئەوەت بۆ زۆر بە وازحی پێ بڵێم هێزە شیعیەکان زۆرێک لە هێزە شیعیەکان چەند هێزێک هەن لەناو هێزە شیعیەکانە کە بە تەواوی معنە ئیرادیان لە دەست خۆیان نییە. ئەگینا بە تەواوی معنە زۆرێک لە هێزە شیعیەکان لەگەڵمانەوەی هێزە متعدد جنسیەکانە هەن چونکە ئەومان لەبیر نەچێ لە عێراق تەنها هێزی ئەمریکی لێ نییە بریتانی لێ کەنەدی لێ سویدی لێ زۆرێک لە هێزی ئەم وڵاتانەی لێ. کاتێک کە ئەمانە ئەڕۆنە دەرەوە لە عێراق ئێمە تووشی مەفسەدە بین کەواتە ئێمە بۆی ئەم مەفسەدەیەمان نەیەتە سەر قاعدە ئوسوولەکە تەقدیمەکەین ئەڵێن دفع المەفسەدەة ئەولى من جەلب المەصلحە. لەبەرەوەی ئەگەر عێراق بەتەمای سیادە بێت لە 2011 سیادەی کامیلی وەرگرتووە یەک جوندی ئەمریکی لە عێراق نەماوە. بەس لە 2014 بەپێی ئەم ئیتفاقی ئیطاری استراتیجیی کە هەمانە پێم وایە لە فەقرەیەک لە فەقرەکانی هایەتی ئەڵێ ئەگەر عێراق تووشی گرژی بوو پێویستی بەوە هەبوو قواتی ئەمریکی دووبارە بانگێشت کاتۆ بۆی هەیە بانگێشت بکاتەوە بە نامەیەکی ڕسمی لە کابینەکەی بەڕێز نوری مالیکیە دەوا کراوەتەوە لە قواتی ئەمریکی کە بێنەوە ناو عێراق بۆ پاراستنی خەڵکی عێراق لە کاتی داعشە بە شێوەیەکی دیبلۆماسی قواتی ئەمریکی هاتووە. عێراق ئەگەر ئێوێ ئەم قواتانە بە مەراحیل دەتوانێت قواتانە کاتێک کە پێویستی پێیان نەما بەس نا لە کاتێکە کە بێی معسکەرەکەت بگۆڕی یا بەرژەوەندیەکان بگۆڕی. باشە بەس ئەگەر بۆ نمونە ئەگەر بشی گوازتەوە بەرەی بۆ نمونە چین و رووسیا
ناتوانێت ئاسایشی خۆی دابین کە چکە ئایا و دەنگویانش ڕاز بوون کە دەنگۆی کڕینی S400 لە رووسیا شتێکی وا لە ئارادا بێ لەلایەن عێراقەوە خۆی کێشەکە لە قەزیەیەکایە کڕینی چەک تەنها پارێزگاری نییە بۆ وڵات عێراق زۆرترین چەکی کڕی بوو بەس لە بەرامبەر داعشان نەیتوانی بەکاری بێنێ لە ماوەی مانگێکە یەک لە سەرسەی ئەرزی عێراق داگیر کرا لەلایەن داعشەوە ینی خۆ عێراق لە چەک مشکلەی کەم چەکی نەبوو عێراق مشکلەیەکی دیکەی هەبوو کە بریتی بوو لە فەساد کە بریتی بوو لە نادادپەروەری کە بریتی بوو لە ئیدارە نەدانی ئەو سەرچاوەی کە هەیەی بۆیە من ئەڵم تەوازن لە بینی ئەم دوو قەزیە لە بینی ئەم دوو بەرژەوەندیە بەرژەوەندی ئەمریکیەکان زۆرتر بۆ عێراق تاوەکو بەرژەوەندی چینیەکان باشە بەس چین بۆم نەگە سزایەک بەسەر عێراقدا بسەمێن ناتوانرێت ئەنی قەرەبووی بکاتەوە چونکە ئەمڕۆژە عادل عەبدولمەهدی پێشوازی کردبوو سوپاسی چینی کرد بۆ ئەوەی کە یارمەتی عێراق دەدەن لە ئەنجومەنی ئاساییش مەسەلەن لە هاوکاریکردنی عێراق لە نظامی دەولیە سین وڵاتێکی اقتصادی بەهێزە بەس ئەو قەزیەی نییە خۆی سین ئێستا حالیان کێشەی هەیە لەگەڵ ئەمریکا و ئەمڕۆ پێم وایە بیدایەتی اتفاقیان کردو لەگەڵ ترامپە لەسەر قەزایی اقتصادی چین ئەو توانایی نییە کە سرع لەگەڵ ئەمریکا بکە لەسەر عێراق چونکە بەرژەوەندی چین لەگەڵ ئەمریکا زۆرتر لە بەرژەوەندی چین لەگەڵ عێراقدا کۆمپانیایەکی چینی کاتێک کە ئەمریکا بڕیار ئەدا کە هەر کۆمپانیایەکی چینی لە عێراق ئیش بکە نابێت لەگەڵ ئەمریکیەکان ئیش بکە ئەگەرم بڕیارەیدا ئەمریکا ئایا دانیشتوانی عێراق چەند کەسن 38 ملیۆنن تا 40 ملیۆن دانیشتوانی ئەمریکا چەند کەسن 312 ملیۆن 300 بەرەو ژوورە بازاری 300 ملیۆن زۆرترە یا بازاری 40 ملیۆن یە کۆمپانیایەکی چینی کامە اختیارەکە بێگومان ئەمریکا لەبەرەوەی کۆمەڵی قەزیە هەیە ورد دیراسە نەکراوە بە تایبەتی ئەم ئیتفاقە چینیە بەڕێز عادل عەبدولمەهدی جۆرێک لە تۆڵە ئەم بابەتەیە کاتەوە چونکە ئەوەی ئێمە بزانین بەڵام ئەوە ڕاست بوو کە دەڵێن هۆکارەکەی ئەوەی کەم خۆپیشاندانەش سەر بۆی ئەم ئیتفاقەوە بوو لەگەڵ چین دواتر ئەمریکا مەسەڵەن پشتگیری خۆپیشاندانەکانی ئەوەی کە ئێمە بیستمانە کە یەکێک لە مەرجەکان بەڕێز عادل عەبدولمەهدی وتراوە کە ئەم ئیتفاقە چینیە نەکات بڵێ کامی اتفاقە چینیە کراوە دوایەوە خۆپیشاندانەکان دروست بوو چکە لە یەکی دا اتفاقەکە تازە ئیمزا کرابوو بۆیە ئێمە کاتێک کە باسی اقتصاد دەکەین هەمیشە سیاست حازرە کاتێک کە بەرژەوەندی وڵاتێک لە ئێستادا کاک حەجی کۆمەڵێک کاڵا و کەلوپەل هەیە لە ئێران و داخلی حکوومەتی هەرێمە بێ حکوومەتی هەرێم ئەبێ وا مامەڵە بکە کە پەیوەندیە دیبلۆماسیەکانی لەگەڵ حکوومەت کۆماری ئیسلامی ئێرانە تێک نەدا وا مامەڵە بکە کە پەیوەندی بازرگانیەکانی نبنە هۆکاریەوەی پەیوەندە دیبلۆماسیەکان تێکچێ لەگەڵ تورکیا چونکە تۆ لە ڕێگەی هەندێک قانون و ئەتوانی کۆمەڵێک کاڵا و کەلوپەل نەیەڵی بێت تۆ ئەگەر بازار لە ئێران دابخەی وەکو ئەوە ناکە بەرهەمی ناو خۆی خۆت هەبێ ئێستا لە هەرێمی کوردستانە فەرەزنا هەرێمی کوردستان بڕیارێک بدا بۆ ئێران نییە هیچ کاڵایە بێنێ هەموو کاڵاکانی تورکیا ببێن لە هەرێمی کوردستانە ئەمە شەڕە لەگەڵ ئێرانەیانە بێگومان ئەوە شەڕە لەگەڵ ئەمریکا کە بڵێ هەموو شەریکاتی سینی ئەبێ بێن لە عێراق ئایش بکەن و شەریکاتی ئەمریکی دەرچن لە عێراقا ئەمە شەڕێکە بەس تابعایکی اقتصادی بەخۆی بەس خۆی ئەمریکا کار شەریکەی گەورەی نیە لە عێراق کار بکە ینی گرێبەستی گەورەی نیە لەگەڵ گرێبەستی بەس تۆ کاتێک کە داوا ئەەکەی لەوەی هەموو قواتەکەی دەرچێ کۆمەڵەیەک شەریکاتی درێنی کە عقد مەسن کاتێک کە ئەوە بیدایەتێتی ئەم عقدە بۆ ماوەی 20 ساڵە 500 ملیار دۆلارە تا ئێستا عێراق عقدی وای لەگەڵ هیچ وڵاتێکان نەکردو باش بەس ئەوە هیچ هەرێمی کوردستان دەگرێت هیچ لەم پرۆژانە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوەندەی کێوە ئەمە یەکێکە لە کێشەکان کە تا ئێستا ئێمە نازانین پرۆژەکان چین پرۆژەکان 2000 مەکتەبن بەس ئایا چۆن تەوزیع کراون بەنسبەتی سوکانی تەوزیع کراون تا بڵێن لە هەرێمی کوردستان ئەوە نەیبەرەکەوێ ئایا تەنیا بۆ بەشی وەسەط و جنوب ئەم پرۆژانە جێبەجێ کراون ئەوەختە ئەم نەوتەی کە ئەدرێ لە نەوتی هەموو عێراق ئەدرێ ئێمە پشتمان تایە هەیە باش بۆیە تا ئێستا ئێمە پرۆژەکەمان نەدی وەکو نوێنەرانی پەرلەمان تا ئێمە نوێنەرە کوردەکان بڵێن ئەم پرۆژەیە لێ ئێمە دوو نیگەرانیمانە بێ لەو کاتە ئێمە نیگەرانی ئەوەی کە پشتمان لەم پرۆژانە نێوەکو هەرێمی کوردستان نیگەرانی دووەممانەوەیە کە ئەمە سراعەکە ئێمە لە ئێستادا پێویستمان پێ نییە
بەڵێ بەس بڵین پارێزگارە کوردەکانیشی لەگەڵ ڕۆشن عادل عەبدولمەهدی بۆ چین ئەوە بکات خۆی گلەی یەک دروست بوو لەوەی بەس پارێزگاری هەڵەبجەی نەبردەبوو بەڵە گلەی دروست بوو بکە هەندێک پارێزگاری تیان نییە و نازانین پرۆژەکان چۆن جێبەجێکرێن باشە بەس وەکو ئاراسی پەرلەمانی ئێستا هیچ کێشێک لە پەرلەمان بۆ ئیتفاقەکە دروست دەبێ یاخود زۆرینە لەگەڵ لە ئێستادا پەرلەمان دوو لیژنەی ئەساسی هەن لە پەرلەمان ئەگەر بڵێم دوانیان ئابورین با بڵێن لیژنەی ئابووریش بێتە ناو لەگەڵ لیژنەی دارایەوە دوان لیژنەی قانونی هەر سێ لیژنەکە ملاحەزایان هەیە لەسەر ئەم ئیتفاقە سینیە باش بەس تەنیا لیژنەی خەدەماتە پشتگیری لە لیژنەکەیەکە پێی لە ئیتفاقەکە بڵێ پشتگیری لە ئیتفاقەکە لە ڕاستیا من نازانم لیژنەی خەدەمات تا چه ئەندازەیە گاگای لە وردەکاری پێ دوانیە زۆرینەی شیعەکان بەو ئاراستێن کە لەگەڵ سین زۆرینەی شیعەکان لەگەڵ ئەو ئاراستەیە نین مامەڵە تەنها لەگەڵ چین بکرێت بەڵێ ئەوانە لەگەڵ چین مامەڵەکەن کە پیانەوەی ئەزدقای ئێران ئەزدقای بەڵێ زۆر باشە بەس سەبارەت لەسەر دەرکردنی هێزەبیانیەکان کەوتت کاریگەری خراپی دێ بۆ عێراق بەس وەکو پەیوەندی کورد و بۆ نمونە شیعە ئێستا ساردی تێنەکەوتە بۆ ئەوەی کە ئێوە بۆ نمونە ئامادە نەبوون بڕۆن بۆ پەرلەمان عێراق دەنگ بم بڕیارە بدەن یەکەم بۆ ئەوەی تەفسیل بدەین ئێمە هەموو کورد نەگەیشت بووینە یەک قسەمان نەبووە لەسەر بۆ ناچینە کۆبنەوەی پەرلەمان ئیتیفاقێک نەبوو ئیتیفاقێک نەبووە لە بینی کوردان بۆ هەمومان ناچین باش ئەوەی تایبەت بێ بە ئێمە گروپی 15 ئەو پێنج لایەنە سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی و کوتلەی ئایندە لەگەڵ بێلایەنەکان لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی ئێمە دوو ڕۆژ پێشەوە لە پەرلەمان بەیاننامەیەکمان دەرکرد بوو تا کاری پەرلەمانی ڕێک نەکرێتەوە جدول ئەعمال پێش 24 سەعات نێت و ئەو ئەجیزانە نەسب نەکرێ ئێمە مقاتعی پەرلەمانەکرێن فعلەن لەناو پەرلەمانە ئەم مداخلەیە کرا و دوای چوونێتە دەرەوە بە مؤتەمەرێکی سوحفی ئەمە ماوتون دوایەوەی کە باسی ئەم قەزیە کرا و کۆبنەوەیەکی ئیستیسنایی بۆ دانرا ئێمە وتمان لە ئێستادا ئیجلائی قواتی ئەمریکی لە بەرژەوەندی عێراق نییە چکە ئێمە بەشێک نین لەو ئیتفاقی حکوومەتی عێراقی بەشێک نین لەوانەی کە لە ناو حکوومەتان ئەو هێزانەی دەرەوەی ئەم پێنج هێزە بە تایبەتی پارتی و یەکێتی ئەوان ئەو هێزانن کە لەگەڵ حکوومەتیان پێگەناوە بۆیە بڕیارەکە ئەوان درەنگتردایان دیارە ئەوان دوای دیراسەیەکی زۆر گەیشتونەوە قەناعەتێک کە فعلەن ئەگەر ئەم قەزیە ببێ لەوانەیە ئێمە دووچاری عوزلەیەکی دیکە ببین تووشی ئاڵۆزیەک ببین ناکرێ ئێمە ببینە بەشێک لەو سراعی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران نەبوو بەشێک بۆ نمونە ڕەنگە ئەگەر چوبان بەس دەنگتان نەدابێ بێلایەنتر نەبوو ئەخر ئێستا ئەوەشت بۆ باسەکەم تەمان ئێمە قەناعەتمان وا بوو نیساب نەبووە و نیساب نابێ و نیسابیش نەبووە چکە ئێستا بە ژمارە لامانە 145 کەس لە ناو هۆڵی پەرلەمانە بوو ئەوەشمان وت کە مادەم ئەجهیزە نەبووە ئێمە بۆیە داوای ئەوەمانە کرد کە ئەجهیزە ئەبێ هەبێ بۆی بزانین فعلەن نیساب هەیە یانە تا ئێستاش هەیە ڕاستە کە ئامادە نییە و جیهازانەدانێ بۆی کۆبنەوەی پەرلەمان بەو ناشەفافیە بمێنێتەوە باشە بەس خاڵی سێهەم ئەم کۆبنەوەی لە کەیا کراوە ئێمە چوینەتە فەسڵی تەشریعی فەسڵی تەشریعی تەمدید نەکراوە ئەم کۆبنەوەیش نەیانتۆ ئیستیسنائیە کەواتە لە ئەسڵان لە قانونیەتی کۆبنەوەکەش مەشکوکین کەواتە بە سێ قەزیە ئێمە گروپی 15 و کۆبنەوەیمان ڕەفز بۆ جملەتەوە بەس هیچ ئیتفاقێکتان لەگەڵ یەکێتی و پارتی نەبوو بۆ نەچوو هیچ ئیتفاقێکمان لەگەڵ یەکێتی و پارتی نەبوو ناوبڕێکمی دواتە دێمەوە لای بەڕێستان بەڵێ مینێرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە
1970 153 85 85. سلیکۆنی واشێری حەراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئەڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حەرارین و گەرماتەیاندا لەسەر و 380 پلەی حەراریەوەیە. ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە. سلیکۆنی واشێری حەراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە. ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێز تەموو چێژی برنجیمانیا یەکری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجیمانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بکرم وڵای بەڕێز هەر سەبارەت بە بەشداری نەکردنی ئێوە دەنگنەدانتان بۆ دەرکردنی زەبیانیەکان یعنی ئەمە بۆ داهاتوو بۆ کورت پەیوەندەکانی لەگەڵ ئیران خراپ نابێت؟ ئەبێ ئێرانیەکان تەفاهمی ئەوە بکەن کە ئایا زمانی ئەوەکەن کە ئێمە دیسان دووچاری دشمنێکی وەکو داعش نابینەوە دوایەوەیمە هێزگەلێکی سیاسین بی لەوەکەن و بەرژەوەندی هاوڵاتیانمان لە چیایە. ئێران خۆی بۆ خۆی دەوڵەتێکە حەساری لەسرە بەستنەوەی بەرژەوەندی هەرێمی کوردستان و عێراق بە بەرژەوەندی ئێران و لە کاتێکە ئەم وڵاتە خۆی دووچاری گرفتوەوە لەگەڵ هێزێکی نێودەوڵەتی وەکو ئەمریکا لە ئێستادا پاڵدانەوە یا گرێدانی بەرژەوەندی عێراق و هەرێمی کوردستان بە بەرژەوەندی ئێران و بە زیانی گەلەکەمانەکەوێت. بەڵێ بەس ڕەنگە خەڵک بە ئەمریکاش خۆی جێی متمانە نییە بۆ ڕاستە ئەمریکا جێگەی متمانە نییە بەڵام ئێمە من باسیەوەم بێلانی دەرکردنی هێزەکان مەفسەدەی زۆرترە. من لەگەڵەوە نیم هیچ هێزێک لە عێراق بمێنێت و نەهێزی تورکی نەهێزی ئەمریکی نەهێزی بیانی نەهێزی ئێرانی من لەگەڵەوە نیم هیچ هێزێک لە وڵاتی منە بمێنێتەوە بە هیچ پاسار باش بەس بەڵام لە ئێستادا من تعامل لەگەڵ واقعەکەم ئێستا هێزگەلێک لە عێراقن لە ساڵی 2014 هێزانە هاتوونەتە ئێرە گوێزانەوەی یا جوابکردنی ئەم هێزانە لە ئێستادا لە بەرژەوەندی نە ئێمەی کوردە نە سونەیە نە شیعەیە. باش بەس پێ دوای جێبەجێ دەکرێت ئەم بڕیارەی پەرلەمانی ئەم بڕیارە دراوەتە دەست حکوومەت ئەگەر بیەوێت جێبەجێ کات قەراراتی پەرلەمانی بۆ حکوومەت ئیلزامی نییە بەڵام ئەگەر حکوومەت بیکا بە ئیلزامی بەسەر خۆی و ئەتوانێت کاربەرەکەریش بێ بۆ نمونە کاربەرێکەریش بێ ئەو وەختە بڕیارێکی پەرلەمانی و ئەو تەنفیزی بەس ئێستا بۆ نمونە وڵاتانی ئەوانێکی هێزیانی ناتوانن ینی سەرپێچی بڕیارەکە بکەن ئەگەر حکوومەت هەر سوور بێ لەسەر خۆی سەرپێچی بڕیارەکە بۆ ئەوان عیبەیەکی دەولیە اینجا ئەوان بە حسابی خۆیان هاتوون خزمەت بکەن کاتێکەوە لەوانەیە هەندێک لە وڵاتانە
خواخوای ئەویان بێ کە پێیان بوترێ بچنە دەرەوە. ئەمریکاش لەوانەیە یاخود مەسەن ئەمریکا لە ئێستا داڵێ ناچمە دەرەوە، باش. بەس ئەمریکا ئەگەر چووە دەرەوە سەفارەتی شێبات دەرەوە هەموو بەرژەوەندەکانی شێباتە دەرەوە و ئێمە گەمارۆژ دەسەپێنێ بڵێ زۆر جات تەلوێ حەکەن بەوەی کە باشە بەس خۆپیشاندانی وا بڕێ خۆپیشاندانی ملوێنی شەر بکرێ بەڵێ ئەمە یەکێکە لەو هەوڵانەی بۆ لە باربردنی ئەو خۆپیشاندانانەی کە داوای چاکسازیەکە و ئەم ئێوارە بەیاننامەیان دەرکرد ساحەی حەبوبی تەحریر هەموو ساحەکان بەیاننامەیان دەرکردووە کە ئەو خۆپیشاندانە ملیۆنیە بە هیچ شێوەی نابێ نزیکی ئەم خۆپیشاندانانە ئیسلاحی بکەوێت. چکە ئەو خۆپیشاندانە ملیۆنیە بۆ دەرکردنی هێزەکانی هێزە بیانیەکانە ئەم خۆپیشاندانەی لە ساحە تەحریرەکان هەن ئەمانە بۆ چاکسازیە. چکە ئەمە بریتیە لە ئەگەر ئەم ملیۆنیە شوێنی ئەوەی گرتۆ کەواتە خۆپیشاندانەکانی تر نەما کە ئەمە یەکێکە لە هۆڵانەی کەیانێم خۆپیشاندانانە نەمێن. باشە بچین سەرتەوەرێکی تر مەسلەی موچە و دۆخی دارایی عێراق و لەسەر نووسراوێکیش بڵاو کراوە و نووسراوی دەستەی دەسپاکی کە بە وەزارەتی دارایی عێراق نێرداوە داوا دەکە کە موچەی فەرمانبەرانی هەرێم ڕابگیرێ هیچ کاریگەریەکی دەبێت یاخود ئێستا هیچ فشارێکێ لەمڕۆ ئەمە وەکو قانون ئەم بەڵگەنامەیە من بەداخەوە نازانم برادرە کوردەکانمان کامیان لە لیژنەی نەزاهن تاوەکو بزانین ئەم قەزیە بە مناقەشەی لیژنەکە بڕیاردراوە چونکە مەفروض وایە هەر مخاتەبەیەکی حکوومەت ئەکرێت لە لیژنەیەکۆ ئەندامانی لیژنەکە ئاگان لێبێ لە مناقەشەیەکا بوو بێ و قەراریان لەسەر کرد بێ لانی کەم ئەگەر کوردێکی لێ لەوێ اعترازی خۆی تەسجیل کرد بێ و پێوتوین چکە ئێمە لە لیژنەی مالی هەرچی بڕیارێکە ئەدرێ لە لیژنەی مالی دوای ئەوەی بڕیارەکە درێ بە ئیمێڵێک بۆمان دێ کە ئەم نامانە بەرەو حکوومەت ڕۆیشتون تا ئێستا نازام فعلەن من بە حکومیەوەی زۆر مەشغوڵم بە لیژنەکەی خۆم ئاگام لێ نییە هیچ کاریگەریەکی گەری کۆی لە ڕووی قانونی شو ئەگەر کۆی لیژنەکەیش ئەم کتابیان دەنگ لەسەردابێ هیچ قوەیەکی قانونی نییە چونکە بڕیاری هەموو پەرلەمان سفە ئیلزامی نییە بۆ حکوومەت باش بڕیاری هەموو پەرلەمان سفە ئیلزامی نییە بۆ حکوومەت بەس یاسا بڵێن تەنیا قانون سفە ئیلزامی هەیە خاڵی سێ ئەم فقرەی کە ئەمان بەکارێنە ناو من مناقەشم کردووە لە لیژنەی مالیە لەگەڵ سەرۆکی لیژنەوە ئەندامانی لیژنەوە ئەم ئێوارەش لە ناو ئەو گروپەی کە هەمانە بە قەناعەتی من ئەو فقرەی کە باسەکە مادەی 27 فقرە 5 باز لە حاڵەتی طبیعی موازنەیەەکە ئەگەر ئیتیفاقێک هەبوو بێ کە هەرێم نەوت تەسلیم کا و تەسلیمی نەکە لەو حاڵەتە لە بڕی پارەکەی بڕێ نەک ئێستا ئێمە موازنەمان نییە لە ئەسڵا تەنها 1/12 لە ئێستادا ئەدرێ ئەگەڕێمە بۆ ئەسڵی بڕیارەکە لە چیوە دراوە ئەسڵی بڕیارەکە قەزەیەکی سیاسیە پەیوەندی بەو حازر نەبوونەی کوردەکان هەیە لە مەسئلەی ئیجلاکردنی قوا هێزە بیانیەکان کە ئەم هەندێک لیژنە بەکارهێنن بۆ ئەوەی فشار دروست بکەن حتا هاتنی عادل عەبدولمەهدی بەشێکی بۆ ئەوە بووە باشە بەس کە دەوای ئەویان کردووە کە بێن نەوت تەسلیم بکەن دیارە هەرێم ئەبێ کاتێک نەوت تەسلیمەکە بێت تەواوی موازنەی دەستکەوێ باش بەس تا ئێستا نەوتێک تەسلیم نەکراوە مامۆستا بڵێن تا ئێستا هیچ بەرمی لە نەوتێک تەسلیم نەکراوە و قانونەن بۆیان هەبووە تەسلیمی نەکەن بۆیان هەبوو لەبەر تەسلیمیشان کردە باشتر بوو زۆر واضح بووم وتومە هەرێم خراپەکە کە نەوت تەسلیم ناکە بەس مادەکە باز لەوەیەکە ئەگەر تەنها لە حاڵەتی موچا بوو هەرێمە توانێت نەوت تەسلیم نەکە تا سیوێکی 12 کێ مەسئولە لەوەی موازنەی نەناردووەتە پەرلەمان حکوومەتی ئیتیحادی مەسئولە لەوەی ئەگەر کورد مماتەلەی کردووە بەوەی کەوا درەنگ چووە بۆ تەفاوز و درەنگ ئیتفاقی کردووە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بە حکوومەتی ئیتیحادی چاوەڕێی کوردی نەکردایەوە موازنەی بناردایەتە ناو پەرلەمان و ئێستا من نەمەتوانێت ئەو قسانە بکەم یعنی بە لیژنەی مالی مودوتم ئەگەر حکوومەتەکە ئەگەر بەڕێز عادل عەبدولمەهدی لە کات خۆی موازنەی بناردایە کورد لەو کاتا بیوتای من ئێستا نەوت تەسلیم ناکەم ئێمە دەوایە قەزێمان نەکرد بەس ئێستا حکوومەتی ئیتیحادی خۆی موازنەی نەناردووە چوینەتە موازنەی 1/12 1/12 ژەڵێن نەفەقاتی ساڵی پێشوو بۆیە ئەمە بەشێکە لەو فشارانەی کە ئیکەن لەسەر دوێ هەر بەردەوام دەماوەسە نردی موچەکە ئەگەر بۆ من لە ڕووی قانونی وە غیتای قانونی هەیە ئەو 453 میلیارد ئەو 453 میلیارد غیتای قانونی هەیە حتا 68 میلیارەکەی پێشمەرگەیش غیتای قانونی هەبوو بەس کە دوای ئەوەی من متابعەم کرد و کتابێکی فەرمیم بەدەست گەیشتووە لەلایەن وەزارەتی دیفاع ئەڵێ ئێمە هیچ بڕەپارەیەکمان سەرف نەکردووە بۆ پێشمەرگە دوای متابعەکردنی دیارە خشتیان نەدراوەتێ بەهانەکانەوەی ئەڵێمە داوای خشتەمان کردووە هەرێمی کوردستان خشتەی پێشمەرگەی نەداوینەتێ بەڵام لە هەرێمی کوردستان لە ڕاستیە هیچمان دەست نەکەوت لەبەر ئەو ناوشەفافیەتەی کە هەیە لە هەرێمی باشە بەس ئێستا هەرێم
وتت بە پێی یاسا توانێت تەسلیمینەکە بەزەگەر تەسلیمی کا باشترە بۆ نمونە نەوتەکە زمانی موچە ئێستا هەرێم ئەگەر تەسلیمی کابێت تەواوی بوجەکەی بۆ بێ بەس بوجە مسادەقە نەکراوە بۆیە ئەوە ئەگەر سەبەبێک هەبوو بێ دەرەجەی ئەساسی عێراق سەبەبکارە لەم قەزیە دەرەجەی دوو هەرێمی کوردستان کە کاتی خۆی ئەگەر ئێمە پێماوتم وتمانەوەی اتفاقەکە کراوە تکایە نەو تەسلیمکەن بۆی تەواوی بوجەکە بێ هەرێموتیان تەسلیمی ناکەین لەبەرەوەی مۆڵەتی ساڵێکیان وەرگرت و هەر خۆیان اتفاقیان کردبوو لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدیە بۆ ماوەی ساڵێک نەوت نەدەن و بوچیان ببێ على ئاساس قەرزارن و بەشکم بە شێوەیەک لە شێوەکان ئیش و کاری خۆیان ئەسڵەن قەزیەکە خۆیان سەبەبکاریەوە بن بەڵام من هەمیشە ئەوە ئەڵێم ئەگەر لە هەموو شتەکانی دیکە هەرێم خەتای هەبوو بێ لەم قەزای خەتای حکوومەتی بەسمەوەسە پێچەم ساڵ عێراق بسەران بۆ 2020 بودجەی نەبێ ئەوەی من لەگەڵ مدیر عامی موازنەی حکوومەتی اتحادیە مناقەشەیەکمان بوو لە ناو لیژنەی مالیە بە حزوری لیژنەی قانونی و جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان کە ئەو بڕەپارەی تەرخان کراوە بۆ خەرجیەکان لە مقابل ئەو داهاتەی کە عێراق هەیەی بەش ناکا کەواتە ناتوانن چۆن بڵێ غیتای مالی بدۆزنەوە یعنی من خەرجیەکم هەیە پارەیەکیشم هەیە پارەکەم بەشی خەرجیەکانم ناکە بۆیە دوجار ناتوانم موازنەدانم تا ئێستا وەزارەتی دارایی ناتوانن تەغذیەی مالی بۆ ئەو خەرجیانە بکەن 162 تریلیۆن دینار خەرجیمان هەیە تەنها 84 تریلیۆن دینار داهاتمان هەیە 48 تریلیۆن لەلایەک طبعا کاڵم 84 تەنها نەوتە بە داهاتی غیر نەوتیوە تقریبا 112 تریلیۆنە 114 تریلیۆنە باقیەکەی تری کورتێنانە کە ئەکاتە 48 تریلیۆن دینار پێشترم کورتێنانە نەبووە بڵین لە بودجە 22 تریلیۆن هەبووە کە نەچوە ئێستا من حساباتی 9 مانگی پێشوم لایە هی 2019 16 تریلیۆن فائزمان هەیە زیادەمان هەیە باش لە ئەم ساڵدا ئەو 48 تریلیۆنە ئەبێتە حەقیقی چونکە 450,000 کەس گەڕاوەتەوە بۆ سەر وەزیفە پێشتر 122,000 هێزی حەشتی شعبیمان هەبوو ساڵی پار 28یان بۆ زیاد کردووە لە دوای 28ەکە کە بۆتە 150 ئێستا 168,000 ئێستا بەتەمان ئەوانەی کە چەند مانگێک حەشت بوون و با بڵێن فەسڵ کراون بەجێیان هێشت و ئێستا دیسانیانەوەی بگەڕێنەوە کە نزیکەی 60,000 کێ عقودی کارەبا نزیکەی 60,000 عقودی وەزارەتی ناوخۆ نزیکەی 80,000 هەمویان دەگەڕێنەوە هەمویان دەگەڕێنەوە ئێستا نزیکەی 400 تا 450,000 کەسی کە گەڕێتەوە کێشەکە لەوایە تا ئێستا قیاداتی هەرێمی کوردستان ئاگایان لەم وەزعە نییە کە ڕووەدا لەوێ باشە بەس تەسیری سەر هەرێم هەیە بۆ ئەو پارەی کە تەرخانەکرێت ساڵی پار 43 تریلیۆن دیناردانراوە بۆ موچەی فەرمانبەرانی گشتی لە ئەم ساڵە 53 تریلیۆن دانراوە ینی 10 تریلیۆن زیادی کردووە موچەی فەرمانبەران ئێکە 10 تریلیۆن زیادەکە لە هەر ئەگەرێکی هاتنە خوارەوەی نەوتە عێراق ناتوانێت موچەی فەرمانبەرانی بە کێشەی بۆ دروست دەبێت گەورەترین کە لە ساڵ 2016 ئەمە دروست بوو سندوقی نەقد فریامان کەوت یا احتیاطی نەقدیمان بەکار ئێستاش ئەو ڕێگانە هەیە ئەگەر کێشەی بۆ دروست بێ عێراق مەسەڵەن ئەگەر نەوت نەفرۆشێ بە دڵنیاییوە اقتصادی عێراق اقتصادێکی مستەقر نییە باشە بەس پرسێکی ترمەوە سەوی مەسەرەی خاننشینی پلە باڵا ئێستا لە کوردستان زۆر مشتومڕی لەسەر دروست بووە لە عێراق چیتان لێ کردووە دوایین هەموار یاسای خاننشینی عێراقیە گرتو چۆنە موچەی خاننشینی پەرلەمانتار و وەزیر و ئەوانە تەمەن خاننشینی پەرلەمانتار و وەزیر و فەرمانبەر و هەموو عێراق بە یەک معادلە خاننشینە بێ بەڵێ یەک معادلەی مادەی 21 فەقەرەی 2 قانونی خاننشینی کاتی خۆی هەرێمی کوردستان جۆرێک لە ئاڵۆزی لە قانونەکان دروست کردو ئەگینا ئەم کێشەی نەئەویست قانونی تەقاعدی موحدی عراقی لە پەرلەمانی کوردستانە بەس ئینفاز بکرایە هیچ کێشەیەک دروست نەبوو پلە باڵاکان ئەمە حەلەکەی بوو 50 ساڵ تەمەن 15 ساڵ خزمەت ئەی موچەکە موچەکەی بە معادلەیەکە کە موچەی معدلی ڕاتب دوو تعریفیە چکە زۆر جار ئاگەم لێ هەندێک لە نووسەران ئەو شتە نووسن کاڵن موچەی ئیسمی و موچەی ڕاستی موچەی ئەساسی و موچەیەوە معدلی راتب یا لای ئێمە 36 راتب کۆکەنەوە تەقسیمی 36 یەکەن ئەکاتە معدلی راتب بەبێ مخصصات ئەمە زەربی 2.5 یەکەن زەربی سەنەواتی خزمەتەکەن ئەگەر لای ئێمە کەسێک 50 ساڵ عمری بێ 15 ساڵ خزمەتی بێ پەرلەمانتار بێ 2.5 ملیۆن موچەی خاننشینیەکەی ئەنی هەرەوەندە دەبێت لە کۆتایی لە کۆتایی هەرەوەندە بێ بەڵام بە حقیقەتێک هەیە ئەو حقیقەتە بڵێم
چونکە نەبێتە بابەتی موازنە نەبێتە بابەتی مزایدە باش لە پەرلەمانی عێراقا حیمایەکان گرێبەستن و موچەکان دێتە سەر حسابی ئەو ئەندام پەرلەمانە باش بۆ نمونە لە ئێستادا هەموو پەرلەمانتارەکانی عێراق پارەی 16 حیمایەڕژێتە ناو حسابەکەیان باش ئەوەی کە لە کۆمەڵی ئیسلامیە پارەکانە گێڕێت و تەسلیمی کۆمەڵی ئیسلامیە کرێ و کۆمەڵی ئیسلامی خۆی دابەشی حیمایەکانێکە بەو ئالەتەی کە خۆی هەیەی باش ئەم 6 حیمایە لەوانەیە هەندێک پەرلەمانتار بە تەواوی ئەم حیمایانە ئەو موچە تایبەتەی کە درێتە حیمایەتەکە نەیداوە بۆیە پەرلەمانتاری بەغا ئەگەر 15 ساڵەکەیشی نەبوو بێ لەم 6 ملیۆنە ئیسفادەیەکە چۆنیانی خانەنشینەکە دەوێت بە چەندە یعنی هیچ وەرنەگرێ خانەنشینی مەسەن تەمەنی 40 ساڵە 10 ساڵی کە بێ بە خانەنشین یا تەمەنی 45 ساڵە 5 ساڵی کە بێ بە خانەنشین پارەی ئەم حیمایانە ئیسفادە لێیەکە بۆیە ئەمە جۆرێکە لە هەندێک جار باز لەوەکرێک کە خانشینی عێراق باشتر لە خانشینی هەرێم لە ڕووی قانون و فعلەن زۆر باشترە بەڵام ئەم قەزیەی تایە ئەم قەزیەژە بێ چارەسەر بکرێت کە لە ئێستادا بابەتێک لەوە هەیە چونکە ئێستا موچەی خانشین لە مانگی پێشوە عەفو موچەی پەرلەمانتار لە مانگی پێشوە ملیۆنێک 700,000 کەمی کردووە باشە بەس ینی بۆ پاسەوانەکانی 6 ملیۆن دوای خانەنشینەکە هەیە بۆ 6 پاسەوانە هەیە تا ئێستەوە هەیە بەس احتیمال ئەوەش نامێنێت باش ئەی سەبارەت بە کەمترین خانەنشینی کە لە عێراق دیاریتان کردو 2 ملیۆن و نیوە کەمترین خانشینی 500,000 ئاسایی مەوەستم خانشینی ئاسایی لای ئێمە لە قانونە پێشوەکە 400 هەیە لەگەڵ 460 ئەگەر کەسێک خانەنشین ببێ کەمترین خانەنشینی مەسەن موچەی ئیسمیەکەی 200 زەربی 2.5 بکە کەمتر لە 400,000 دەرچێت نزیکەی 280,000 دەرچێت 190 جەرەچێ هەندێکیان کەمترین خانەنشین هاتوون شتێکمان پێ هەیە ئەڵێ سعر الاکتیواری کە بە چەند ئەژی هاوڵاتیەک تەنیا خۆی بێ خانەنشین بێ بۆیان حسێب کردو بە 400,000 ئەژی ئەگەر دوو کەسی لەگەڵا بێت دوو کەس بەخێو بکە کردویانە بە 460,000 بووی بەڵام لە ئەم تعدیلەی ئەخیرا ئێمە کردومانە بە 500,000 کەمترین خانەنشین 500,000 باشە بە زووتبا دەگەر هەرێم ئەم یاسایی ئێوەی جێبەجێ کرد بە هیچ کێشەی لە باڵاکانی ئەوەی 50 ساڵی هەیە 15 ساڵ خزمەتی هەیە بۆ معادلەیە خانشینە بێ ئەگەر 50 ساڵی نییە ئەوە حسابێکی تر هەیە لە خانشینە ئەوەی هیچی لەمانە نییە باش هیچی لەمانە نییە مەسن نەخزمەتی وەزیفی هەیە نەتەمەنیشی گەیشتۆتەوە لە قانونی بستووەکە شتێک دیاری کراوە بۆ ئەوانش شتێک دیاری کراوە بۆ ئەوانش تاوەکو یا گەڕێتە سەر وەزیفە یا با بڵێن معالەجەیەکی خۆیەکە سپاس دەکەم بەڵام 500,000ەکە وا دانراوە کە بەشی ئەم خانشینە بکە بۆ معلوماتی بەڕێزە سندوقی خانشینی حکوومەتی ئیتیحادی ئێستا بەشی تا 2045ەکە بەزی هەرێم هیچی تیانە هی هەرێم هەردووسیش نەبووە ئەسڵەن نییە پارێتیان نییە بەڵێ دو پرسیار لەسەر سەرۆک وەزیران هیچ ئەگەرێکە عادل عەبدولمەهدی بێتەوە سەرۆک وەزیران دەقەیەک سوپاس دەکەم تا ئەو کاتەی عادل عەبدولمەهدی ئامادە نەبێ باس لەو تەڕەفی سێمە بکا کە کێ خوێنی 622 هاوڵاتی عێراقی ڕژاندووە خوێنی 26,000 هاوڵاتی کە بریندارن باشە تا ئەو تەڕەفی سێمە ئیعلان نەکا و تەحملی ئەو مسئولیەتە نەکا عادل عەبدولمەهدی کەسێکی مەقبول نییە لای زۆربەی لایەنە خۆی خواستی هەیە تەکلیفی کردووە و تەکلیف کراوە بە ڕسمی و ئەو سەردانەی هەرێمی بەشێک بۆ لەو بابەت باش سپاس دەکەم زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کە لەم بەرنامەی لەگەڵمان بووی سپاس بەوەی بینەرانی بڕە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ